بەناوی خۆی بەخشنەی میرەبان ئەزیزان لە بەرنامەیەکی تری پەیامی تۆ لەگەڵ ئێوەی ئازوو خۆشەویستە بم. پەیامی ئەم جارەمان تایبەتە بە پەیامی ئەو کەسانەی کە پشتیوانیان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی و لیستی ١٠٤ دەرەبڕن. ئەوەی کە لێرە بینن خەڵکێکی زۆر هاتوۆنتە ئێرە پشتگیریان بۆ لیستی ١04 دەرەبڕن. ئەوانی کە لێرن لە هەموو جۆرە تەمەنێکی تایە، لە گەنجان و لە بەتەمەنەکان، لە ئافرەتان، لە هەموو جۆرە تەمەنێک لێرە بە جۆش و خرۆشەوە پشتیوانی دەرەبڕن. ئێمە پەیامی ئەوانە گوازینەوە بزانین ئەوان هۆکاری چیە پشتگیری لەم لیستەکەن. ئایا جیاوازی لیستەکەی ئەوان لەگەڵ باقی لیستەکانی تری هەرێمی کوردستان چییە؟ ئێوەش بینەرما بن. کۆمەڵ سەری بەرزە کە لەبەرەی گەلدایە. ئێمە ئەو هێڵە گشتیانەی کە کاری کۆمەڵ ڕێکە خان و ئەو بنەما شەرعیانەی کە لە سەری هەنگاوانەی فێری کردوین و ڕێنوێنی کردوین کە بە دوای بەرژەوەندیە کەسی و حزبیەکانەوە نەبێت بەرژەوەندی گشتی بکەینە سنتەر و لەسەر بەرژەوەندی گشتیەکان هەنگاو بنین. بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی خۆمان دەخەین. کۆی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی گرتو ئێستا دیقەتی بدەیت لە 4 ساڵی ڕابردوودا هەمیشە ئێمە لەبەرەی بەرگریکردن لە دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان، لەبەرەی بەرگریکردن لە دامەزراوە نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان، لەبەرەی ئەوەی کە دامەزراوەکان بکرێن بە دامەزراوەی نیشتیمانی وەیتر حزب لەبەری هەموو شتێک قەرار نەدا لە هەرێمی کوردستان. هەڕەشەی دەسەڵات نامان ترسێنێت لەبەرەی گەلدا دەمێنینەوە. جارێکی کە بەرامبەر جەماوەری کوردستان ڕاوەستین و قساکەین کەمایە کۆمەڵی ئیسلامی سەری بەرزە بە مەواقیفەکانی، سەری بەرزە بە هەڵوێستەکانی ئەوەمان کرد کە بەرژەوەندی هەرێمەکەمانە، کە بەرژەوەندی گەلەکەمانە و خۆمان بووینەتە قوربانی کە کەوتوینە ژێرباری زەخت و فشاری دەسەڵات. ئێمە ئەوەی لە 4 ساڵی ڕابردوو کردمان قسەکانی 4 ساڵی ڕابردوومان بوو. بۆچی هاتوون بۆ پشتگیری لیستی کۆمەڵی ئیسلامی؟ ئێمە وەکو خەڵکانی شارە زۆر و سەی سادق هاتوین پشتگیری خۆمان بۆ لیستی ١04 ئامادەین کەوا لە ڕۆژی سندوقی دەنگدانە پەنجەی شایەتمانمان دەنگ بدەین بە کۆمەڵی ئیسلامی و بە لیستەکەی و بەو کاندیدە بەڕێزانەی کە دایان ناوە بمان ئامادەین خۆمان و ماڵ و مناڵمان کەوا بچینە سەر سندوقانی دەنگدان و دەنگ بدەین بە لیستی ١04. پێشبینیەکەن کۆمەڵی ئیسلامی لەم هەڵبژاردنە مفاجعەی گەورە دروست بکات؟ ئینشاءڵڵا پشتیوانی خوای گەورە ئێمە دەتوانین لەم دەنگدانەدا بە چین و توێژەکانی ناو خۆمان و مامۆستای ئاینی و مامۆستایانی مەکتەب و دکتۆران و کەسانی کە لە ماڵ و کابانی ماڵ نوانە بتوانین کەوا ئینشاءڵڵا لەم دەنگدانەیە ئەنجامێکی باشمان هەبێت. کۆمەڵی ئیسلامی وە کاندیدەکانی چی ژیانەکاتەوە لە لیستەکانی تر یان چیان پێکرێ کە خەڵکی تر ناتوانێت بیکات؟ ئەمە یەکەم شتەوە زانی کەمانە دادپەروەرن ئینشاءڵڵا و بەو جوانی کەوا هاتوون دەتوانین ئێمە سیقیان پێ بکەین کە لەم دەنگدانەیە بتوانن لە بەغدا بتوانن بە دادپەروەرانە و دادگایانە مافی ئێمەی کورد و مافی موسڵمانان بە تایبەتی کەوا بسێننەوە لەم کەسانی کەوا بە ناحەق و بە زوڵم کەوتونە لە گیانی ئەم میلەتی کوردە. بۆ سەرخستنی کۆمەڵی ئیسلامی لیستی پرتەقاڵی هیوا ئاواتمان ئەوەیە لیستی پرتەقاڵی سەرکەوێ بەسەر هەموو حیزبەکانە. باشە کۆمەڵی ئیسلامی چی جیاکاتەوە لە لیستەکانی تر یان لە حیزبەکانی کرد؟ ڕاستی دروستی ئەو پێویست بەوە ناکات تعریفی بکەیت، ئەوە خۆی تعریفی خۆیەکە. پێشبینیەکەن لەم هەڵبژاردنە کۆمەڵی ئیسلامی سەرکەوتنی گەورە بەدەست بێنێت؟ ئینشاءڵڵا. باشە داوا چیە لە خەڵکی تری هەرێمی کوردستان؟ داوام ئەوەیە هەموو کەس دەنگ بدا بە لیستی پرتەقاڵی. وڵی هیوام وایە کەەوە ئەم لیستی ڕاست بۆ بێ و ئیش بۆ خەڵکی بۆ خزمەتی گەلانی خەڵکی کوردستان بگە بە تایبەتی مسلمانان. باشە مامۆستا کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانی چی جیاکاتەوە لە لیستەکانی تر؟ بۆچی ئێوە یان با بڵێن خەڵک و گەنجان بەعام بە جۆش و خرۆشەوە پشتگیری لە لیستی کۆمەڵی ئیسلامیەکەن چی جیاوازێکیان هەیە ئەمە؟ وڵی لەبەر ئەوەی کەوا تەجربە کراوە کە ئەوەی کە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی کردویانە لایەنەکان تر دیاری نوکۆوان هەموو کەسێک شایەتێکەوە
ئەو کاسانەی کەواوەکو کوێندیدی خۆمانن و کۆمەڵی ئیسلامین ئیشی باشیان کرد بۆ خەڵک و جێجەتیان دیارە و ئینشەڵا بۆ لەمەرە باشتریش دیارە بن. داوا چیە لە خەڵکی تری هەرێمی کوردستان تا کۆتایی بەم دەسەڵاتە و بەم گەندەڵیانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە 27 ساڵە خەڵک پێوە ناڵێنێ کۆتایی پێبێت؟ وەڵی هیوام وایەکەوە هەوڵ بوون بۆواکەوە ئەم لیستە ئیسلامی سەرکەوێ بەڕاستی ئیسفای لەکەن قازانجی لەکەن لەو نەهامەتی و بەدبەختی ئینشەڵا ڕزگاریانە بێت. وەکو ئافرەتێک بۆچی پشتگیری لە کۆمەڵی ئیسلامیەکە؟ وڵی من هاتووم پێشەکی دەستخۆشی ئەم کەرنەڤاڵە ئەەکەم بە خێراتنی ماوە ساعلی باپیرەکەم سەردانی شارۆچکەی شارە زوری کردووە ئمە لە سەرما و لە گەرما و لە تینوەتی لە برسێتیە لەگەڵ کۆمەڵی ئیسلامیا بووین منەکو خێزانێکی ئەندامێکی کۆمەڵی ئیسلام پێشبەرگێکی دێرین خۆشحاڵی خۆم دەرە بڕم بۆ کۆمەڵی ئیسلامی و زۆر خۆشحاڵم هیوادارم خۆی گەورە پشت و پەنامان بێت ئینشەڵڵا. جیاوازی چیە لەگەڵ حیزبەکانی ترە؟ جیاوازی ئەوەیە لەسەر دینی ئیسلامە دینی ئیسلامیش هەموو کەسێک ئەتوانێت یانێکی خۆی بۆ دینی ئیسلام ڕاگەیەنێ. ئەم کاندیدانەی کە ئێستا لە کۆمەڵی ئیسلامیان چیان پێکرێت کە خەڵکی تر پێی ناکرێت؟ وڵاتی خۆی گەورە یارمەتیان دێ ئەوەی باشە ئەیگەێنن بە کۆمەڵی ئیسلامی و بە کەسانی مسلمان و ئەوەی باش بێ پەیامەکەیان ئەگەین و ئێمەش خۆشحاڵین و پشگیریان لێەکەین. داواکاری لە خەڵک چییە؟ داواکاریم لە خەڵک ئەوەیە کە بەدە من بانگەوازەوە بێن چونکە ئەمە لەسەر دینی ئیسلامە ئەمە بانگەوازێکی حەقە خی گەورە کە ئێمە دروست کردووە پەنجەی شایەتمان بە حەق بدەین. بۆچی پشتگیری لە کۆمەڵی ئیسلامیەکە؟ لیستێکی بوێرە لیستێکی مەردایەتیە لیستی خزمەتە لە چینی مەزلوم و زڵم لێکراوانە و سەربەرزە و ناترسێ کاندیدەکانی تاقیمان کردوونەتەوە و خۆشحاڵی و پشتگیریەکەی. کۆمەڵی ئیسلامی یان کاندیدەکانی چ جیاوازێکیان هەیە لە کاندید و لیست و حیزبەکانی تر؟ بە بڕای من کاندیدەکانی کۆمەڵ بۆ خۆ دەوڵەمەندکردن ناچنە بەغا بۆ دیفاعکردن لە مافی خوراوی میلەتی کوردە چنە بەغا. کاندیدەکانی تر اتهامیان ناکەم بەڵام ئەوە نین کە من دڵم پێیان خۆش. پێشبینیەکەی کۆمەڵ بتوانێت سەرکەوتنی گەورە بەدەستبێنێت؟ پێشبینیەکەم واگەر ئەم میلەتەش بیەوێ خۆی نەگۆڕێ بەڕاستی خوای گەورەش یارمەتی نادا بۆ گۆڕین ئیتر بەسە ئەبێ بەڕاستی ئێمە هەڵوێستمان هەبێ چەند ساڵە ئەوە تا ئێمە لە ئەخیرا گەشتینە ئەوەی کە نیوەی خاکی کوردستان لە دەستبین گەشتینە ئەوەی کە نانبڕاو بکرێن گەشتینە ئەوەی کە میلەت وای لێبێ سوال بکە لە پای 27 ساڵ حکومڕانی ئەم دوو حیزبی بنەماڵەیە بەڕاستی من باوەڕم وایە ئیتر ئەبێ خەڵک قسەی خۆی هەبێ ئەگەر قسەی خۆی نەبێ با ئیتر خەڵک گلەیی لە حکومەت نەکە و با نەڵێ معاشمان نییە و بوجەمان نییە و سەروەریمان نییە و لە بەغا بە زەعیفی ئێستا میلەتی کورد لە بەغا زۆر زەعیفە بەڕاستی گەلی کورد یعنی وهای لێ هات لە بەغا نە ئەتوانێت داوای مافی نەتەوەیی کورد بکەن ئەتوانێت باسی مادەی 140 کە چونکە هەموو دەرکەوت ئەمانە سەفقەن و بەرژەوەندین و بۆ خۆ دۆڵەمەندکردنەوە بۆ دامەزراندنی خزمەکانی خۆیان لە سەفارەت و قونسڵگەریەکان. من وەکو بۆم ماتوم پشتیوانی کۆمەڵی ئیسلامی بکەم لیستی 104 لە ناو لیستەکانیشا ژمارەیە کاکەحمەی حاجی ڕەشید ئەوە هەڵوێست و مۆقیفەکانی کۆمەڵی ئیسلامیە کە منی وا ڕاکێشاتە ناو کۆمەڵی ئیسلامی من یەکێکم لەو کەسانەی ئەهلی مزگەوتیش نیم نوێژیش ناکەم بەس مۆقیف و هەڵوێستەکانی کاک سۆران عومەرە کاک عەلی مامۆستا عەلی باپیرە کە منی وا ڕاکێشا بوو ناو کۆمەڵی ئیسلامی و دەنگیان پێ بدەم سوپاس دەکەم. جیاوازی کاندیدەکانی کۆمەڵ لەگەڵ لیستەکانی ترا چییە؟ ینی تۆ بۆچی ئەم بە جیاوازتر لەوانترە بین؟ من بۆیە ئەمانترە بە جیاوازە بێنم چونکە ئەوانە هەڵوێستیان نەگۆڕ و مۆقیفیان هەبووە لە ناو ئەندا پەرلەمانەکانی ترا دیاوە چی دیفاعیان کردووە لەسەر حەقی ئەم میلەتە لیستەکانی ترم وان نەبینیوە کە ئەوە دیفاع لە خەڵکە و ئەم میلەتە بکەن. پێشبینیەکەی کۆمەڵی ئیسلامی سەرکەوتنی گەورە بەدەستبێنێت؟ بەڵێ ئەوە پێشبینیە و خەڵکێکی زۆریش لەگەڵایەتی و سەرکەوتنش بە شڵاپش بەخوای گەورە. داوات چییە لە گەنجانی تریۆک و خۆت لە هەرێمی کوردستان؟ وەڵام من داوان لێکرد لە هەموو گەنجان وەکو من هەڵوێستەکانی مامۆستا عەلی باپیرە هەڵوێستەکانی ئەندام پەرلەمانەکان ببین و بێنە ناو کۆمەڵی ئیسلامی و دەنگ بدەن بەم لیستە.
بۆچی هاتوون بۆ کەرنەڤاڵی کۆمەڵی ئیسلامی؟ وەڵا بۆ سەرخستنی لیستی هەڵوێست هاتوون، لیستی مەردایەتی. جیازی ئەم لیستەی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ لیستەکانی ترا چییە؟ وەڵا جیاوازیان لە هەڵوێست و مەردایەتی ئەوەیە کە خەڵکیت بەدەمیانەوە لیستی بە هەڵوێستن. پێشبینیەکەی ئەمان بتوان چی بکەن لە داهاتووی با بڵێن پەرلەمانی داهاتووی عێراق کە جێگەی ئومێد و ڕەزامەندی خەڵک پێشبینی یەکەین گۆڕانکارێکی چاکبن بەس بە شەرێک خەڵکی دەنگیان پێ بدات. داوا چیە لە خەڵکی تری هەرێمی کوردستان تا بتوان ئەم لیستەی کە لیستی هەڵوێستە سەری بخەن؟ داواکەم لە خەڵکی هەرێمی کوردستان لە خزم و دۆستان دەنگدەن بە لیستی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوەی بەقوت بێ و باشتر دیفاع لە مافی خەڵکی بەشخوراو بکات. سلااو لێبێ. سلام و ڕحمەت الله سڵاو لە ئێوەی بەڕێزیش. زۆر سپاس. بۆچی ئاڵای کۆمەڵی ئیسلامیت بەرز کردوێتەوە؟ ئای بە مەبەستی سەرخستنی لیستی 104. بۆچی پشگیری لە کۆمەڵەکە یان بۆچی پشگیری لە 104 لیستێکی حەقی ئەزانم ڕازگۆیە بوێرە بەڕێزە چاو نەترسە لیستێکە بەڕاستی شایستەی ڕێزێگرتنە هەموو گەلی کورد هەموو قەرزاری ئەو لیستین لەبەر ئەوە داکۆکی ئەکا لە هەموو چین و تۆژەکان بەبێ جیاوازی. کۆمەڵی ئیسلامی کاندیدەکانی ئەوانی کە ئێستا لەسەر مەناسەکەەوە ساون ئەتوان چیت بۆ بکەن لە پەرلەمانی عێراق کە پێت وایە خەڵکی تر ناتوانێت بیکەن؟ هەموو شتێ بکەن ئەتوانن لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی تاکە حیزبێکە کە لەسەر پێی خۆی ڕاوەستابێ لەبەر ئەوەی نەبووتە پاشکۆ هیچ حیزبولانێک لەبەر ئەوە متمانەی بەخۆی هەیە ئەبێ ئێمەش متمانەمان پێی هەبێ لەبەر ئەوەی کە سەلمان دوێتی لە پێش خەڵکوێ پەرلەمانکارەکانی سوکایەتی پێکرێ لەگەڵ مامۆستایانە لەگەڵ چینی فەقیر وەژارە خۆی جیا ناکاتەوە سەیری مامۆستا عەلی مامۆستا سەلیم بەڕێز مامۆستا سەلیم شوشکەی کە سەیری کەڵی کرێکارێکە لێی دراوە یعنی بەڕاستی ئەوە وای لێ کردم یەک شەو ڕۆژ من نانم بۆ نەخورا بەڕاستی ئەوەی خاوەنی ویژدانە ئەوەی خاوەنی ئینسافە ئەوەی زەڕەیەک ئیمان و ویژدانی هەبێت بەم لیستی کۆمەڵی ئیسلامی. بۆچی دەسەڵات پەلاماری ئەو کەسانەی وەکو مامۆستا سەلیم شوشکەی وەکو ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵەدا بۆ یعنی دەست درێژیان نەکاتە سەر؟ لەبەر ئەوەیە بوێرە لەبەرەوەی کاریگەری هەیە لەسەر لیستەکانی ئەوان لەبەرەوەی حەقڕۆیە لەبەرەوەی سەلماندوێتی بەکردەوەکانی چەند ساڵی ڕابردووی بە خزمەتی یعنی لیستێک کە بتوانێ یعنی بە خێر و سەدەقەی کەسانی مسلمان بتوانێت یعنی دەستگیرۆی فەقیر و هەژار و چین و تۆژەکان بکات و ماڵی فەقیر و هەتی و نەداران ئاوادان بکاتەوە بێگومان دڵنیاین هەموو دڵنیای ئێنە بە هەموو کەسێک. کۆمەڵی ئیسلامی چۆن نەتوانێت باشتر بکات؟ کۆمەڵی ئیسلامی چۆن نەتوانێت زیاتر پشگیری هەژاران بکات؟ چی بکەن خەڵک تا بتوانێت ئەم کۆمەڵە سەر بخات کە بتوانێت زیاتر پرۆژەی وەکو بەنامەی بەخشین وەکو نەخۆشخانەی بەخشین وەکو هەژاران وەکو بابلین بێ سەرپەرشتان ئەمانە بەردەوامێت و گەورەترەکانیان بە پشتیوانی ئەم دەنگە کە 104 بە پشتیوانیکردن لە لیستی 104 بە پشتیوانیکردن بە دەنگی حەق. بەڵام کۆمەڵی خەڵکی ئێستا بێئومێد بوون ئەڵێ ناچین بۆ دەنگدان. زۆرم لە ناو ئەوانە بینی وەکەڵێن بێئومێدین و یعنی کە قسان لەگەڵاکەم ڕۆژانەڵێ وەڵام بێئومێدی ئەڵێم ئەوە تا یعنی ئەو بێئومێدیە زۆر خراپە چونکە من بەوانە ئەڵێم کە بێئومێدن ئەم جاریان فڕوفێڵان بۆ ناکری ئینشەڵڵا ئەتوانن ئەوانە بێ خەبێ خەڵکەکە متمانەی بەخۆی هەبێ چونکە هەر کەسێک متمانەی بەخۆی نەبێت و یعنی هەوڵ نایبی گۆڕێ خوای گەورە نایگۆڕە نەیباراندووە بۆ کەس ئەڵێن ئێمە متمانەمان بە کەس نەما ئەو کەسانەی کە لە کۆمەڵی ئیسلامی ئەخوێنن یعنی من ئەوەیان پێڵم نەڵێن جیاواز شتێکە ئەڵێن فەرقیان نییە نە ڕاست ناکەنەوەوانە لەگەڵ ڕێزم بۆ ئێوە ئەگەر فەرقیان نییە بۆ لە هەمان کاتە چاوەڕێەکەن دەستپانەکەنە لە کۆمەڵی ئیسلامی با بڕن لە دەستگاکەی خۆیان کە بە عملی خۆشیان و فرای خۆشیان ناکەون چاوەڕێی دەستی خێرخوازی لە کۆمەڵی ئیسلامی نەکەن. زۆر سپاسکەوتم بۆ ئەم لیستە ئەخوازم داوام هەیە بە تایبەتی بۆ گەنجەکان فری و نەخۆن بە شتی تازە بابەت و یعنی کە شتێک کە هێشتا سەرچاوەکەی دیار نییە. ئێمە هاتوون بەو پەڕی شانازیەوە بۆ پەڕی خۆشحاڵیەوە هاتوون پشتگیری لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بکەین چونکە بە تاکە لیستی ێزدانینکەوە خواستەکانمان بێنێتە دی نەک خواستی ئەمە وەکو ئەندامی فعلی کۆمەڵی ئیسلامی بەڵکو خواستی تەواوی کۆمەلگای کوردی دێنێتە دی چونکە بەراورد بە حیزبەکانی کە بەراورد بە لیستەکانی کە ئەم لیستەی کۆمەڵی ئیسلامی ئەو جیاوازی تایە ئەگەر لیستەکانی کە وەفادار بن بەرامبەر بە دەنگی دەنگدەرەکانیان کارێکیان بۆ بکەن ئەوە تەنها بۆ دەنگدەرەکانیان ئەوەیەکەن بەڵام ئەم لیستەی ئەمە لیستی کۆمەڵی ئیسلامی
هەر ئیشێکە لە دەستی بێ بۆ تەواوی کۆمەلگای کوردیە بەبێت جیاوازی بەبێت جیاوازی لە ئایدیا و بیرکردنەوە و شێوە و پێ دوایە ئەو ئیشانی کە کاندیدەکانی کۆمەڵ لە ڕابردوو کردویانە هەم بۆ بەرژەوەندی دەنگدەری خۆیان و چۆتە بەرژەوەندی دەنگدارەکانی ترش کە دەنگشان بە کۆمەڵ نەداوە بەتەئکید هەم کاندیدەکان ئەو ئیشەیان کردووە بابایەکی ئەلمانی بابایەکی ئیسلامی کابرایەکی بە هەر کەسێک بەبێت جیاوازی ڕنگ و ڕوو ئینتیما هەر ئیشێکی کەوتوێتە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی بۆیان کردووە هەر ئیشێکی کەوتوێتە حیزبی کۆمەڵی ئیسلامی وەکو حیزب کاریان بۆ کردووە نیان وتو ئەوە لە لیستەکەی ئەمەنیە ئەوە لە حیزبەکەی ئەمەنیە نمونە دلایە ئەمە دڵخۆشی کردوین بەڵێ نمونە زۆرن کەناڵی بانگەواز بانکخوازی ئەکات بۆ تەواوی کۆمەلگای کوردی بۆ هەموو کۆمەلگای کوردیە و بەرنامەی بەخشین نمونەیەکی زیندووە کە هەموو چین و توێشەکان ئەگرێتەوە پێشبینیەکەی کۆمەڵی ئیسلامی توانێت سەرکەوتن بەدەست بێنێ لەم هەڵبژاردنە بەو شێوەیە کە ئێمە بیستومانە لە ناسرا و لە ناو جەماوەری خۆمانان و لە ناو جەماوەری تەواوی لایەنەکانی کێشان جێگەی دڵخۆشیە ئینشاءڵڵا کۆمەڵی ئیسلامی ئومێدێکی زۆر باشمان هەیە کە ئەم جارە دەنگێکی زۆر باش بێنێت مفاجئێکی زۆر دڵخۆشکە چاوەڕێ داوایان لێ یەکەم بەو پەڕی دڵگەرمی خۆیانەوە بەو پەڕی وورەبەرزی خۆیانەوە بێن بەشداری دەنگدان بکەن چونکە بەشداریکردنی گەنجان ڕۆڵێکی گەورەیە بێنێت چونکە لە هەموو کۆمەلگایەکە گەنجان داینەمۆی گۆڕانکاری بوون بە تایبەتی لە دەنگداناکە ئێستا هەموو گۆڕانکاریەکان کەوتوتە سەر ئاستی دەنگدان گەنجان ئەبێت لە مشا ڕۆڵیان هەبێ بێت لە مشا خوێنگەرمانە لێ بنەوە ئەو کابرایە ناسی ئێستا لێرەوە تێپەڕی ئەوە پیاوی مەردە مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئەوە پیاوی تەنها کۆمەڵی ئیسلامی نییە ئەوە کابرایە کە بۆ هەموو تاچێکی کوردی مسلمان هەوڵەیە خەمخۆری دنیایان نییە خەمخۆری قیامەتیشیانە هیچ کەس باکەڵکەڵەی ئەوەی لە کەللەدا نەبێ ئەم کوردستانە بەتەنیشی ئەوە ئەم خەڵکو وڵاتە ئەم نیشتیمانە هی هەموو هاو نیشتیمانەکە بە نێر و نێوە بە ورد و دروشتەوە بە مسلمان و نامسلمانەوە هی هەموویانە هیچ کەس نابێ نەوەکو حیزب نەوەکو تاک نەوەکو بنەماڵە ئەو کەڵکەڵەی لە کەللەدا نەبێ پێش هەموو شتێکیش هەم لەوە خۆین کە وڵاتەکەمان لەم پاشاگەردانیە دەربازی بێ لەم دێموئەساسات دەربازی بێ لەم پێشێکردنی یاسا دەربازی بێ لەم خۆرەسکاریە دەربازی بێ حەیفە هەرێمێکی کوردستان پڕە لە نیعمەت پڕە لە خێر و بێر حەیفە ژمارەیەکی کەم تێیدا ببنە حیزب و حزب ببنە ملیاردێر خەڵکێکی دیکەش بۆ دەردەچێکە دەبینە ئێمە کەستەم ناکەین ستەمکاریش قبوڵ ناکەین کۆمەڵی ئیسلامی لە ڕابردووە کار و بەرنامە پرۆژەکانیان من بینیوە لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان لە ناو چینی هەژار و لە ناو خەڵکی ڕەشورتە لە بەرەی گەلە لە بەرەی ستەمدیدە و مەزلومە بینیومانن هەڵوێست و چالاکی و کارەکانیان من بینیوە بەڕاستی یعنی شایستن کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی ئێمە ئەیان ناسین چ کۆمەڵە پیاوەکەن ڕابردووان ناسین خانەوەدەکانیان ئەناسین یەک بێکی ئەو کاندیدان ئێمە ئەیان ناسین ئەزانین چۆن هاتوون ڕابردووان پەرێزیان ئەناسین ئەو کابرای لێەوە تێپەڕی زانی کێ ئەو پیاوە ناسنامەی پیاوی مردی پێسپێرا ئەو پیاوە خەڵک لێ ناوینە ناوی مرد ئەو پیاوە بە شەهادە و بە خوێندن و بە نووسین پلەی پیاوی مردی بەدەست نێنا خەڵکی سڤیل خەڵکی هاوڵاتیانی کوردستان لە مەراسیمێکی تایبەتیە کە وفاتی نەوشیان مستەفا بوو ئەو پیاوە نازناوی پیاوی مردی لێنرا ئەو نازناوە هەتا ڕۆژی قیامەت نازناوێکە و پیاوی مرد مامۆستا عەلی باپیر بۆ ئەو نازناوەیان بۆ مامۆستا عەلی باپیر هەڵبژاردن مامۆستا عەلی باپیر بە هەڵوێستەکانی هەڵوێستی جوانی هەبوو بە گژاچوونەوەی سیستەمی گەندەڵی و نادادپەروەری و بە گژاچوونەوەی ستەمکاران وای لەو پیاوە کرد ئەو خەڵکە کە کۆمەڵی ئیسلامیش نەبوون ناوی پیاوی مردن لەو پیاوە داوات لە گەنجان چییە ئەوانەی کە بڕیانیان داوە نەچن بۆ دەنگدان و دەنگدانیش ئەوە نزیکەی چەند ڕۆژێکی ماوە دەست پێەکە وەڵا جێگەی شەرمە کۆمەڵ کەسانێک کە ناڕازین لە سیستەمی گەندەڵ و
لەو سیستەمە نادادپەروەری لە کوردستانە هەیە بەڵام بەداخەوە ئەڵێن دەنگ نادەین ئەنی بە دەنگدەدانی ئەوانەی کە ناڕازین ناڕازیە بۆیە دەنگ نادا ناڕازی لەم سیستەمە بەڵام دەنگ نادا بە کەسانێک کە دژی گەندەڵین ئەو دەنگ نەدا ناچێتە بەرژەوەندی ئەم دەسەڵاتێک کە ئێستا بەرژەوەندی دەسەڵاتە لە بەرژەوەندی دوژمنانی گەلی کووردە ئەوانەیە کە دەنگ نادەن بەدابەتی لەم پرۆسەی دەنگداناکە بۆ عێراقە و بەڕاستی ئەوە کارەساتە ئەوە لە بەرژەوەندی ناحەزانی لە بەرژەوەندی گەندەڵکارانە لە بەرژەوەندی ئەوانەیە کە هەمیشە لە ئاوی لێڵ دەگەڕێن لە هەمیشە لە بەرژەوەندی ئەو کەسانەیەکەوە پێیان خۆشە کەسانێکی ناڕاستی دەنگ دەدەن بۆی ئەوان چونکە من دڵنیام ئەوانێکەوە لەگەڵ ئەم دەنگدەڵانیان هەمان دەچن دەنگدەن و بەڵام بەداخەوە بۆ کۆمەڵە گەنجی ناڕازی کۆمەڵێک سەوتی خۆڵەمبێکی کەڵن دەنگ ناین بەداخ. بۆچی هاتوون بۆ کەرنەڤاڵی کۆمەڵی ئیسلامی؟ ئێمە هاتوینەوەمان بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 104 ئینشاءالله سەرکەوتن بەدەستێنن لە 12/5 و هەروەها کاندیدەکانیشی سوپاس بۆ کەسانی ڕازگۆ کەسانی دەستپاکن ئێمە دەنگیان پێێتن بۆی بڕۆنە بەغدا و مافی خەڵکی. چەندەم جار دەتەوە توانی دەنگ من یەکەم جارمە ئینشاءالله دەنگشم بۆ کۆمەڵی ئیسلامی بێ. قسە چییە بۆ ئەوانی کە وەکو تۆ یەکەم جاریان ناتوان دەنگ بدەن تا بتوانن کەسێک بخەنە پەرلەمان کەوا ئەو هیوا و ئاوات و خەونەی کە هەیەە بتوانێت کاراسانیان بۆ بکاو بگات باوەتەکان. بێگومان کەسانێکی زۆر هەن یەکەم جاریانە دەنگن هیوادارم بیر بکەنەوە ئەو کاندیدانە کە ئێستا خوان هەڵبژاردووە سەری ڕابردوویان بکەن کەسانێکی ڕازگۆ و دەستپاکن بیانێرنە بەغدا بەڕاستی باوەڕ ناکەم بەشمان بینەوە. کۆمەڵی ئیسلامی جیاوازی لەگەڵ حیزبەکانی کایە چییە؟ لەسەر ڕێبازگەی خۆی بەردەوامە و هەروەها لەسەر دینی ئیسلام و ڕێبازی دینی ئیسلام پێغەمبەرمان ئینشاءالله لەسەر ڕێبازگەی خۆشی بەردەوامە بێت و سەرکەوتنی گەورەش بەدەستێت. هاتوین بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 104 بە هیوای ئینشاءالله باشبوونی میلەتەکەمان بە لەم ئاقارە ناڕەحەت و لەم بە تەواوی مانا گەندەڵێ نەجاتمان ببێ. پێشبینیەکەی کۆمەڵی ئیسلامی بتوانێت چی بۆ خەڵک بکە لە پەرلەمانی عێراق؟ وڵای ئەوەی ڕاستی بێ کۆمەڵی ئیسلامی بە چەند کاندیدێکۆ لە بەغا بەشدارە بە پێی ئەوەی کە لە چاو کەمی ئەندامەکانیان جێدەسی زۆر دیارە و هەر ئەوەی شەهاتوین بۆ پشگیری 3 پەرلەمانتاریان ئەتوانم بڵێن بەقەدەر 15 پەرلەمانتار زیاتر جێدەستیان دیارە. داواکاری لە خەڵک چێت تا بتوان پەرلەمانتاری بوێر و بە هەڵوێست بنێرنە پەرلەمان. بە تاکید ئەم میلەتە زوڵم لێکراوە ستەم لێکراوە پێویستی بە پەرلەمانتاری بوێر و ئازا و بەتوانایە وەکو کاگەحمەی ئاحاجی ڕەشی هاتی من ئێرە بەس لەبەر ئەو پیاوە بەڕێزەیە ئەنا وەکو لیستی کۆمەڵی ئیسلامی ناتوو من هاتوون بەس بۆ لەبەرەوەی کە ئەو پیاوەم بینیوە هەڵوێستی چۆن بووە بەس بەخوا بۆ لای هاتوومە گیناوەکو کۆمەڵ ناتوو. بۆچی هاتوون پشتگیری لە کۆمەڵەکەن؟ وەڵا بۆ هاتی کۆمەڵ ڕاستیە وە پشتیوانی ڕاستی هاتی بۆ پشتیوانی چەوتی نهاتبین تا ئێستا هاتووە چەوت بووە بۆیە خایتاتی بۆ پشتیوانی ڕاستی. کۆمەڵ بەڕاست دەزانی؟ بە حساب بەڕاست دەزانم وەندێرەکانی ڕاست دیارە. باشە پێشبینیەکە ئەم نوێنەرانی کۆمەڵ بتوان چی بۆ خەڵک بکەن لە پەرلەمان؟ ئەگەر ڕوو لەخوا بن سەرکەوتن ئینشاءڵڵا. داواکاری لە خەڵک چێتەوە؟ وڵا داخەم بۆ هەموو کەسێ لیست بەم لیستە بە هەموو دەنگ بەم لیستە بە. پێشبینیەکەی کۆمەڵ بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ؟ بە پەناوی خواشتا سەرکەوێ. وڵی هاتون بۆ کەرنەڤاڵە و پێخۆشحاڵی بوو. ئومێدەکەی کۆمەڵی ئیسلامی بتوانێت ئیشێک بۆ هاوڵاتیانی بەژمەینەتی هەرێمی کوردستان بکات؟ ئەوڵا ئومێدمان هەیە ئومێدمان هەیە و زۆریش. داواکاری چییە لە خەڵک تا بتوانێت کۆمەڵ سەر بخا و جێگە دەستیان لە پەرلەمانی عێراقا داواکارم ئەوەیە ئەم کۆمەڵی ئیسلامی ئیشڵا سەرکەوێ و ئەم گەندەڵی و مندەڵیە نەمێنە و ئەم دەم چاوە کۆنان لاشن و جیاوازی نوێنەرەکانی کۆمەڵ لەگەڵ نوێنەری لیستەکانی ترا چییە؟ یعنی چی گیانەکاتەوە تا خەڵک دەنگیان پێ بدات؟ وەڵی فەرقان ئەرز و ئاسمانە لە گەندەڵا فەرقانە لە کۆمەڵی ئیسلامی جای و ئەوان جان برا ئەوان لەوەغا سەر و فەرزخوانەوە کۆمەڵی ئیسلامی هەمووی سەرەکەی کامیان سەرەکەی دووریان لێبارێ
کۆمەڵێک گەنجمان هەیە کۆمەڵی کەسمان هەیە ئێستا بێئومێدن ئەڵێ ناچین بۆ دەنگدان قسە چییە بۆ کۆمەڵە کەسان حەزەکەم هەمووی بێ بە دەردان و من خۆم نیازم وا بوو نەیە بۆ دەردان بەس غەڵەتە لێ بۆ دەردان هەڵەکەی لەکوێیە ئەبێ بۆ نوێنەری خۆ دەڵبژێری ئەبێ بێ نوێنەری ڕازەقینە خۆ دەڵبژێری بۆ یاتین ئێمە یەکێ وەک لەوانە خۆم دیارە چەند دەنگدانێکە بووە ئەلحەمدوللا هەموو کاتێ پاڵپشتیمان لەم مەسەلە لیستە کردووە ڕاستیە بەڵام لەگەڵ ئەویشدا زۆر جار کە کۆمەڵێک شتە ئەبینیت ئینسان جاری وایە مەویستە بێ بەڵام زیاتر ئەمڕۆکە لە ساحەکە کۆمەڵێکی ئاوا خەڵکانی پاک و ئەمین و دەست پاکە بن لە ساحەکە بۆ ئەوەی کەوا بۆ ڕۆژگارێکی ئەمان دەور و مهمەی خۆیان ببینن ڕاستیە ئەو کاتە بۆ خەڵک معلوم بێکەوە کێ دڵسۆزی وڵات و نیشتمان و هاوڵاتیانی خۆی ڕاستیە جیاوازی کاندیدەکانی کۆمەڵ لەگەڵ کاندیدی لیستەکانی ترا چییە چی ژیانەکاتەوە قوربانگیان سوپاس بخوا ئێمە هەر کارێک لەو کارانی کە ئەبینین سەرەتا بە ناوی خی پەروەردگارە دەستپێکردنی هەرموو کارەکان و دەستپاکی و ئەمینی و ڕاستگۆیی وا دەکاکەوە بەڕاستی یعنی من ئەو حەماسەتم بۆ ئەوە بێکەوە دڵخۆشم کە ئەلحەمدوللا کۆمەڵێکی دەستپاک و ئەمین بۆی کەوا بتوانن ئەماتی ئەم وڵاتە بەرن بەڕێ و لەم نەهامەتی و ناڕەحەتیکەوە ئەمڕۆ میرێت ڕزگارماکەن پێشبینیەکەی کۆمەڵ بتوانە سەرکەوتنی گەورە بەدەست بێنە ئەم جارە والله ئینشاءڵڵا دیارەوە خی گەورە یارمەتی هەموو لایبات و ئەلحەمدوللا ئەو هەموو دڵسەزەی کە ئەمڕۆ تۆی دەیبینی دیارە ئەمەگە دڵخۆشیە نەبێت بۆ داهاتوویەک هەنگاو هەڵناگرن بەر ئەو شوێنە ڕاستیە بەڵام سوپاس بخوا ئینشاءڵڵا ئەمەلێکی لە سەداسە دەبێت ئینشاءڵڵا سەرکەوتن بەدەست بێن و ئینشاءڵڵا لیستێکی ئەمین و دەستپاک و سەرکەوت بن بۆچی هاتوون بۆ کەرنەڤاڵی کۆمەڵ من یەکەم جارمە دەنگەیەم لێرە لە هەڵەبجەی شەهیدەوە هاتووم ئەمەوێ یەکەم دەنگم بۆ کۆمەڵی ئیسلامی بێت وەک لە ڕابردووە هیچ هەڵەیەکی نییە هیچ ڕابردوویەکی پیسی نییە من ئەمەوێ دەنگ بم بە کۆمەڵی ئیسلامی جیاوازی کۆمەڵ لەگەڵ حیزبەکانی تراچیە جیاوازی کاندیدەکانی لەگەڵ حیزبەکانی تراچیە کاندیدەکانی تا ڕادەیەک شادەکانیان بەرزە پلەکانیان بەرزرا و کەسەکان ناسراونە ناو خەڵکە وە کەسەکان کۆمەڵایەتین یعنی بە ئاسانی ئەتوان بچنە ناو کۆمەلگاوە قسە بکەن و منیش وەکو خۆم ئەمەوێ یەکێک لەو کاندیدانە هەڵبژێرم و دەنگی پێ بە پێشبینیەکەی و کاندیدە کە تۆ هەڵێبژێری بتوانێت چیت بۆ بکە کە لیستەکانی تر ناتوانن یان حیزبەکانی تر ناتوانن کاندیدەکانیان بیکەن ئەم کاندیدانەی ئێرە من لە ئەوەی کە متمانم پێیانە حەس ئەەکەم کە دەنگیان پێ ئێم متمانشم پێیانەیە حتمان کە دەنگیان پێم ئەمەوێ وڵاتمان بگۆڕێ ئەمەوێ سەر بکەوێت کۆمەڵی ئیسلامی و جیاوازیشی ئەوەیە کە لێرە ئێمە کەسەکان ئەبینین بە ئاسایی و بە سادەیش ئەوە کاندیدەکان کە ئێستا چوونە سەر مەنەسەکە پێشبینیەکەی ئەم جۆرە کەسانە کە ئێستا وەستاون بتوانن لە پەرلەمان ئەو مافانەی تۆ کە وەکو گەنجێکە تا ئێستا زەوت کراوە بتوانن بۆ تۆی بگەڕێنەوە ئینشاءڵڵا چونکە ئێمە خوامان لە پشتا ئێمە ئاڵاکەمان ناوی خوای گەورەی لەسەرە لا ئیلاهە ئیلا الله لەکوێوە هاتی مامۆستا وەڵا بەڕێزەکەم ئێمە لە دەربنی خانوو دیارە بۆچی هاتوون پشتگیری لە کۆمەڵی ئیسلامیەکە بێگومان دیارە هاتوون بۆ پاڵپشتی پشتگیری لە لیستی سەڵشاری کۆمەڵی ئیسلامی دیارە هۆکارەکەی شێوەی کەوا پشتگیریەکەی ئێمە بۆ کۆمەڵی ئیسلامی چۆن لەی ڕابردوویەکی پاک کۆمەڵی خەڵکی دڵسۆز بە خاک و وڵات هۆکاری سەرەکی ئەوانە بێگومان جیاوازی کاندیدەکانی کۆمەڵ لەگەڵ کاندیدی لیستەکانی ترا چییە؟ بێگومان کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی خەڵکێکی دەستپاک خەڵکێکی ڕابرد و پاک بە چۆن بڵێ بە عەمەلی ئیسپاتی ئەو ڕاستیەتی و پاکێتی خۆیانیان کردووە لە چەند ساڵی ڕابردوودا لە خەباتی پەرلەمان یا لە خەباتی سیاسی لە ساحەی سیاسی کوردستانە پێشبینیەکەی کۆمەڵ ئەم جارە مفاجایی گەورە دروست کات وەڵا تەمە ناکەین ئینشاءڵڵا کەوا دەنگەکانیان زیاد بکات ئینشاءڵڵا تاوەکو کورسەکانیشان با بڵێن ئەمەدمان وایە قسەت بۆ ئەو گەنجانە چیان بۆ کەسانە چییە کە بڕێرەنداوە نەچن بۆ دەنگدان وەڵا بێگومان ڕەنگ بێنە چوون بۆ دەنگدان جۆرێک بێت لە پاڵپشتیکردن و لە پشتگیریکردنی ئەو سیستەمە سیاسی کە پێشتر هەمومان گلەیمان لێی بۆ و کەوا ناڕازی بووی لێی بێگومان ڕۆشتن بۆ دەنگدان
هەنگاونانە بەرەو گۆڕانکاری ڕزگاربوون لەو دەسەڵاتێکەوە هەموو لایەک لەوە چێگلەی لێ بووێت و ومەڵ پاکە لە مەسلحەتی فەقیر وەجارە لە مەسلحەتی دینی خەڵکە خیانەت لە میلەت ناکە لەبەرەوە حەزەکەن لیستی 104 سەرکەوێت. باشە داوا چێ لە خەڵکی هەژار کە تا هەتا ئێستا بەژمەینەتە و بەدەست دەسەڵاتەوە گیری خواردەوە مافی خوراوە چی بکەن تا بتوانن خەڵکی دەستپاک بنێنە پەرلەمان؟ وڵا داواکەن دەنگ بەزەمە کۆمەڵی ئیسلامی وای مافە خوراوەکانیان وە بگەڵێتەوە. باشە جیاوازی کۆمەڵ لەگەڵ لیستەکانی ترشە لەگەڵ حیزبەکانی ترا چییە؟ جیاوازیان چییە کۆمەڵ؟ جیاوازیەکەی کۆمەڵەوەیە کۆمەڵ خیانەت باز نییە. خیانەت لە میلەت و لە خاکیش و لە وڵاتی ناکات. وەکووە بینین ئەوانەی کە لە بەرچاوتان بوو ئەوانن کە پشتگیری لە لیستی کۆمەڵەکەن پشتگیری لە لیستی 104ەکەن ئەمانە بە جۆش و خۆشەوە چاوەڕی ڕۆژی دەنگدانن تاوەکو پشتیوانی خۆیان بۆ کۆمەڵی ئیسلامی دەربڕن پشتیوانی خۆیان بەو کەسانە دەربڕن کەوا ئەتوانن لە پەرلەمانی عێراق مافەکانیان ئەو مافانەی کە لەمە و پێش لەدەست درراوە بەهۆی هەندێک حیزبی تایبەتەوە ئەوان مافەکانیان بۆ بسەرنەوە خەڵک جۆش و خرۆشێکی تایبەتیە بۆ کۆمەڵی ئیسلامی داواکاریشن ئەوانەی کە بڕیاریان داوە بایکۆتی دەنگدان بکەن واز لەو بڕیاریان بێنن بگەڕێنەوە سەر سندوقەکان دەنگ بدەنە کۆمەڵی ئیسلامی تا بتوانێن مافەزەوت کراوەکانیان مافەفراوەکانیان بۆ بگەڕێنەوە ئێمە ئەوانە دوێنین ئێوەش بینەرمان میلەت هەژار حکوومەت قەرزدار حیزب و کەسانێکە لە پەنای حیزبدا دەوڵەمەند و ملیاردێر ئێمە بەرپرسیارین بۆ چاککردنی بەڵام بەرپرسیار نی لە خراپکردن تێکدانی ئەو کەسە بەرپرسیار وەکە بڕیار بەدەست بووە پارەی بەدەست بووە قووەتی بەدەست بووە ئەمر ئاسایشی بەدەست بووە حکوومەتی بەدەست بووە ئەمرونەهی بەدەست بووە پەخشانکردن ئیمتیازاتی مادی و معنەوی بەدەست بووە ئەمما ئەوەی لە دانوان ئاوێشی بەدەست نەبووە بەرپرسیاری چییە سەرنجام ئەو ڕستە قورئانیەمان بەسەردا بچەسپێ کە خوا دەفەرمێت یوخریبونە بویوتەهم بئەیدیهم بەدەستی خۆیان ماڵی خۆیان کاون ئەوەی دەیەوێت چاکی بکات دەبێت خراپەکان ببینێت بۆچی هاتوون پشتگیری لە کۆمەڵی ئیسلامیەکە وڵا پێمان خۆشە و هاتوین ئینشەڵا سەرکەوتووە بین جیاوازی ئەم کۆمەڵە لەگەڵ حیزبەکانی ترا چییە؟ وڵا جیاوازی زۆرە ئەمن ڕازگۆن و دەستپاکەن و زۆر چاکن باشە داواکاری لە خەڵک چێت تا کەسی دەستپاک بنێرێتە پەرلەمان داواکردن دەستی دەستپاک بێ ژیانمان خۆشکەن و هەنی ژیانی خۆش و دەستپاک بوون ئەوە پێشبینیەکەی کۆمەڵ بتوانێت ئەوەت بۆ بکە وڵی ئەگەر خەڵکەکە هەمووی پشتگیرێ و هەموو یەک بن و چڵا وێتمانەیە شەڵا شتێکمان بکەن وڵی وەکو گەنجێکی سەیسایە هات و پشتگیری لێ یەکەم و هیوادارم سەرکەوێت کۆمەڵ ئیسلامی چی جیاکاتەوە لە حیزبەکانی تر ینی خەڵک بۆچی دڵی بە کۆمەڵ ئیسلامی خۆشە جیاوازی چییە؟ وڵا جیاوازی ئەم کۆمەڵ ئیسلامیە کەنادێکی ڕاستەوخۆیە شتی چای کردەوە بۆ خەڵک دەستخۆشی لێەکەین باشە پێ وایە خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر دەنگ بدا بە کۆمەڵ دەتوانێت چی بکات لە کاتێکا کە بێتە دەسەڵات چی پێ ئەکرێت کەوا خەڵک ناتوانێت بیکات لیستی تر حیزبی تر ناتوانێت بیکات من هیوادارم لە هەموو کوردستان دەنگ بدەن بە لیستی کۆمەڵ لیستی کۆمەڵ تاکە لیستێکە بەشم بە ئیزنی خوا یەکەمیش بێنێ تەسەورەکەی مفاجە ئەو سەرکەوتنی گەورە بەدەستبێنم هەڵبژاردن پش بەخوا گیان شەڵا بە تەماین یەکەم بێنێ زۆر سپاس خەڵکی کوردستان یەکەم دەنگی بێ بدا قەناتێکی چاکە و بۆ فەقیر و هەژار چاکە هەژاران ئیسفادەیان لە کۆمەڵ ئیسلامی کردووە ئارە وڵات تەنها فەقیر ئیسفادەی لە کۆمەڵ ئیسلامی کردووە هیوادارم خەڵک دەنگی بۆ بدە ئەزیزان ئەوەی کە بینیتان ڕاوسەنجی هاوڵاتیان بوو ئەوانەی کاتبوونەکە نەڤاڵی کۆمەڵی ئیسلامی زۆرێکیان ئاماژەیان بەوە کردکەوە کۆمەڵی ئیسلامی نین وەکولایەن وەکو حیزب ئەندامیش نین لە کۆمەڵی ئیسلامی بەڵام هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی ئەندام پەرلەمانەکانیان تیمە حکومیەکەی کۆمەڵ لە ڕابردووە ئەویان سەلماندووە کە ئەم حیزبە هی تەنها ئەندامانی خۆی نییە بەرژەوەندی هەموو کۆمەلگای کوردی لە بەرچاوەگرن بۆیە داواکارون ئەوانەی کە ئێستا بڕیانیان نەداوە بچین بۆ دەنگدان یان بایکۆتی هەڵبژاردن بکەن واز دەو بڕیاڕێی خۆیان بێنن بچنە سەر سندوقەکان سزای ئەوانە بدەن کە 27 ساڵە بە بەردەوامی مافەکانی ئەوان
پێشێلەکەن بە بەردەوامی خەڵکی هەژار و بەژمەینەتی ئەم هەرێمی کوردستانە بەدەستیانەوە گیران خواردووە. کۆمەڵی ئیسلامی پرۆژەیەکە دەرفەتێکە بۆ ئەوانە تا بتوانن قەرەبووی ئەو مافە خوراوانەیان بکاتەوە. بۆیە داواکارون ڕۆژی 12 بکەنە دەرفەتێک تاوەکو کۆمەڵ سەر بخەن و بەو شتانە بگەن کە هەمیشە لە خەون و خەیاڵیانە. پامی تۆمان پێشکەشکردن تا پامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.